هەلەوەتەی ئەم جەنگێ هەیە یعنی چەکی کیمیایی بەکارهێنراوە من زانیاریێک ئەدەم بێەوە ئەم دوو وڵاتی کە دراوسی ئێمەە بگرێتانەت عێراقیش یعنی تورکیا و عێراق و ئێران کە ئێمە کەوتوتە نێوانیان هەمیشە ئەوان پەنا دەبەنە بەربەکارهێنانی چەکێک کە مەوەدی کیمیایی تێدا بێت لەبەرچی یەکێک لەو هۆکارنە ئەوەیە ئەوان جگە لە کوشتنی مرۆڤەکان جگە لە ناوبردننی تاکی کورتکەوە هەموو خەونیانە تا ئێستاش نەیانتوانیوە بەڵام ئەوان دەیانوێت ژینگەی شوێنێکە شوێران بکەن یعنی بەمانایەکی تر ئەوان دەیانوێت ژیان لەو ناوچەیە نەمێنێت بۆ نملاگەر تو هەر چەک و تەقەمەنیەکی بۆ کوشتنی مرۆڤ بەکاربێنی ئەوە دواتر ئەم شوێنە وەک خۆ دەمێنێتە بەڵام ئەگەر تو چەکی کیمیایی بەکاربێنێت چەکی قەدەغەکرا بەکاربێنی ئەو مادە کیمیانە بەکاربێنی جگەلەوەی مرۆڤەکە دەکوژیت ئەم ژینگەش وێران دەکات طبعاً کە ژینگە وێران بوو کە دار نەما کە گژوگیان نەما کە سامانە سوورچەکانی ئەوێ وەکو خاک وەکو هەوا وەکو ئاو تێک دراتر ژیان لەوێ نامێنێت کەس ناتوانێت لەوێ ژیان بکاتن هەر بەم شێوەیە ئەمە دراسەیەکی وردیان کردووە یعنی زۆر خەریکی ئەو شتە بوونە کە مادەیەکی کیمیایی بەکاربێنن بۆ ناوبردننی ئەو کەسانی کە لەو ناوچەیە ئەژین جگە لە کوشتنی خۆی خۆیان ئەبێ ژنێکی شوێران بکەن تەواوی ئەو زیندەوەرانەی کە لەوەیە بگرە حتا زیندەوەرەکان کە لەناو خاکە کە پێکاتەکەی ناو هەوایە ڕەگەزی هەوایە ڕەگەزی ئاوە ڕەگەزی خاکە هەموو دەبێت گۆڕانکاری بەسەر بکەم چگەر ئەوە گۆڕە ژیان ناتوانێت لێ بەردامێت خەڵک ناچۆر لەوێ دەکشێ دەکات پاشەکشێ دەکات و ئەبێتە با بڵێن سەحرایەک لەم شاخە بەڕاستی اینجا ئەمە بەڕاستی واقعێکە بەدا قەمەتەیدانە هەمیشەمە دەنگی خۆمان بەرزەکەینەوە مەبەستەنها بردومانکردن نییە لە بردومانکردن گەورەتر ئەوەیە مانەوەی و پاشماوەیە ئەم تەقەمەنیە ئەم کەرەسەیە کە بەکاردێن ئەم مادە کیمیاییە کە لە سەرتاسەری جیهان قەدەغە کراوە دراسێکی بکەن بزانە ئایا ئەو ماوەدەی کە بەکارهێنراوە تا چەند کاریگەری دەبێت یعنی ما نمونەیەکی زیندوشمان هەیە هەڵەبجە لە ساڵی 1970 تاوەکو ئێستاش خەڵکی هەڵەبجە بەدەست ئاساوارەکانی ئەم مادە کیمیانە دەناڵی لەبەر چکە ئەم مادە کیمیانە لەناو خاک تێکەڵە بێت لەناو هەوا تێکەڵی بێت لەناو ئاو تێکەڵی بێت لەگەڵ زیندەوەرانی ئەو ناوچەیە تێکەڵە بێت وا لێ دێت کە مرۆڤ بتوانێت یعنی لێ دوور بکەوێتەوە لەوانەیە نزیکەی نیو قەرنێک نیو سەدەیەک بڕوات هەتاوەکو دووبارە ژیان بتوانێت لەوێ بەردەوام بێت بۆ ئەمە بەڕاستی وەکو سپۆر لە بواری ژینگە بەڕاستی ئەمە کارێکی زۆر مەترسیدارە ئیداری دەکەین سەر ئەوەی دەنگی خۆمان بەرزەکەینەوە ئەخەینە پاڵدەنگی هەموو ئەو خەڵکی کە لەوەیە کە بوونەتە قوربانی و ململانەی ئەم شەڕی کە لەوێ هەیە ئەم ناکوکەی کە لەوێ هەیە هیچ گۆمانی تێدا نییە لەبەرەوە باو قسەی من و چەند چاڵاکوانێکی ژینگە نیە راپۆرتە جیهانەکانەوە دەستەمێنن کە تەنانەت هات شەڕی تورکیا لەگەڵ ڕۆژ ئاوای کوردستان لەوێش بەکارهێنرا چەکی کیمیایی لە کوردستان یعنی دەتوانین بن هیچ شوێنێک نەماوەکەەوە ئاساواری ئەمە پێوە نەمەوە لە بەرەوە پێشتریش ڕژێمی سەدامیش بەکارهێنا بوو بابەتەکە ئەبێت بە شوەیەکی گشتگیرتر باز بکەین یعنی بەکارهێنانی ماوەدی کیمیایی تەنها کار ناکاتە سەر خودی شوێنێکە بەڵکو بە هەوا بڵاو بێتەوە بەڵکو لەگەڵ ئاو تێکەڵەبی بەڵکو کارەکەتە سەر خاک کارەکەتە ئەو زیندەوەرانەی کە لەوێ کۆش دەکەن یعنی ئەبێت ئێمە کە باسی کاریگەری مادە کیمیاکان و ئەو تەقەمەنیە دەکەن کەەوە قەدەغە کراون ئەگەر چەندیش دوور بێت لە ئێمە کاریگەری دەکات لە داهاتوو کار دەکاتە سەر ئەوە بەڵێ شتێکی گشتگیرە ئەمە مەبەست بابەتی ژینگە بابەتێکی گشتگیرە کە بۆ نمونەگەر ئاوی فورات پیسبیت عێراق باجێکی ئەدات کوردستان باجێکی ئەدات دیژلە بە هەمان شێوە ئەوەی کە ڕووباری سیروان ئەوەی کە لە ئێران دێت ئەوەی کە لە عێراق دێت هەموو ئەمانە بۆ هەر ناوچەیەک بڕوان کاریگەری کە ڕاستەخۆ دەخاتە سەر ئەو ناوچەیە بۆیە بەڕاستی کە تەسیرێکی هەیە لەسەر سۆران خۆی ناوچەیەکی نزیکە لە سنوور یعنی لە هەموو لایەکەوە لە ڕۆژهەڵات لە باکۆر لە باشوور کاریگەریکی هەر دەبێت لەسەری بەڵام هیوادارین یعنی دەنگی مەوەکو چاڵاکڤانەوەکو شارازە لە بوارێژینکە لە ڕێگەی کەندەڵەکان لە ڕێگەی ڕێکناوەندەکان کەمپینێک دروست بکەین دژی ئەم شەڕە جارێ شەڕەکە ڕابگرێت اینجا بەکارهێنانی ئەم چەک و تاقەمەنیەکە بەڕاستی کارەساتێکە کورد سەدەیەکە بەدەستیەوە دەناڵێنێت